ساڵ ئەم کارتان باش بەهوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک لەڵقەی ئەم جاردا بازەگری و ناساندی فراگوزاری سەرەتایی دەکەین و ئامانجی فراگوزاری سەرەتایی چییە و ئەو کەلوپەلانی ناو ژڵتەی فراگوزاری سەرەتاییدا هەنچین. فراگوزاری سەرەتایی بریتیە لە کارێکی هاوکاری و یارمەتیدەن ئەنجامەدرێت بۆ دوو جۆر کەس، ئەو کەسانێک کە بەرکەوتون لەگەڵ ئەو کەسانێک کە تووشی نەخۆشیێکی کتوپڕ دەبن وەکو گەشکە و جەڵدەی دڵ و بەرزبوونی فشاری خوێن. ئامانجی سەرەکی فراگوزاری سەرەتایی بریتیە لە ڕزگارکردنی ژیانی کەسێک، ئەو شکرێت بە ئەنجامدانی CPR بێت یاخود ئەکرێتە هۆی ڕێگریکردن لە خراپتربوونی حاڵەتەکە. بۆ نمونە لە کاتی خوێنبەربووندا دەتوانین کەسان بخەینە سەر شوێنی مەبەست بە باندجێک و دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی خوێنبەربوونەکە. لەگەڵیشدا ئامانجێکی تر بریتیە لە ئاسانکاری بۆ دووچاربوونەوە. بۆ ئەوی ببینە فراگوزارێکی نمونەی پێویستە خەڵانە جێبەجێکین، باوەڕمان بە خۆمان هەبێت و توانای سەرکردایەتیمان هەبێت و نهێنی پارێز بین و نەکەوێت نەژێر کاریگەری هەست و سۆزی کاریگەری نەخۆشەکە. لای هەمووی گرنگتر نەشڵەژێن. پێویستە جانتای فراگوزاری سەرەتایی لە هەموو ماڵێک و شوێنێکی کار و ئۆتۆمبیلێکدا هەبێت. ئێستاش گرنگترین ئەو کەلوپەلانەی کە لە ناو جانتای فراگوزاری سەرەتاییدا هەن لە مامۆستاڕێەوە بۆتان باس دەکەین. سڵاتان لەبێت من هاوڕێ ساڵ عەزیز پەرسەری فراکەوتن و ڕاهێنەری فراگوزاری سەرەتایی. لەم ڤیدیۆدا باسی چەند بابەتێکی گرنگی فراگوزاری سەرەتاییەکەی نەویش ناساندنی جانتای فراگوزاری سەرەتاییە یا بە زمانی پزیشکی کە پێڵن فێس ئەید کیت گرنگی چییە و پێویستە چی تیابێ. جانتای فراگوزاری سەرەتایی تەمان چەند جۆرێکی هەیە. ئێمە ئەتوانین ئەگە خەڵکانێکی ئاسایی بێتوانین جانتایکی وا بۆ شێوازە کە قەبارەکەی بەم شێوازەیە ئەتوانین بەکاری بێنین کە تێچێکی زۆر کەمی هەیە و کەلوپەلەکانیشی بۆ ماوەیەکی دوورودرێژە مێننەوە بەسەر ناچێت دەتوان بەکاری بێنن یاخودە کەسێکی پزیشکی بین. ئەمە جانتای فراگوزاری سەرەتاییەکەمانە کە لەناو ئەمبوڵانس و شوێنە پزیشکیەکانە بەکارهێنرێت. ئەم جانتای فراگوزاری سەرەتاییە ئەمەوێت بیرتان بێنمەوە کە پێویستە دوو شتی تیابێ. یەکەم سەپڵای، دووەم مێدیکیشن. سەپڵای واتە کەلوپەلەکان، واتە و کەلوپەلانی کە من بەکارهێنم لە کاتی فراگوزاری سەرەتاییە لە کاتی خوێنبەربوونێک یا لە کاتی شکایەکە بۆ منە. مێدیکیشنەکانی شەو دەرمانن کە لە کاتی تەواریە لە کاتی فریاکەوتنیە بە تایبەتی و کەسانی کە کەسانی پزیشکین سوولە دەرمانەکان وەرەگرن هەچەند کەمترین دەرمانی تیا فراگوزاری سەرەتاییەوەی باشەکە زۆرترین کردار و کەمترین دەرمانتیایە بەکارهێنرێت. ئەگەسە بین یەکەیەکە کەلوپەلەکان باسی ناساندنی و کەلوپەلانێکی کە لەناو جانتای فراگوزاری سەرەتاییەتی لەوە دەست پێکەین کە یەکەم کەلوپەلمان کە ئێمە پێویستە بیناسین و خەڵکی هەموو کەس یاگادار بێت ئەویش بابەتێکە کە ئەمە پێتە باندج. ئەم باندجە تەمان ئیلاستیک باندجی پێوتر ناوەکی خۆی بە خۆیەتی ئەکشێ تەمان باندج زۆری زۆرە هەمانە خۆی لەزگەی و خۆی ئەپێچێ، بەڵام ئەم ئیلاستیک باندجە چۆسێکی زۆر باشە و ئەتوانین بەکاربرێن لە کاتی خوێنبەربوونەکانە یا بۆ جێگیرکردنێکی هەر بابەتێکی تر کە پزیشکی بێ سوودی لەبین کەواتە یەکێک لە کەلوپەلە گرنگەکانمان ئەم ئیلاستیک باندجە کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین. کەلوپەلێکی ترمان کە یان سەپڵایەکی ترمان کە یان کەلوپەلێکی تری گرنگی فراگوزاری کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین ئەویش بابەتی ئەمە گۆزی پێوت یا لە زمانی کوردی خۆماوەزەم شاشی پێڵێن. ئەمە بەکارهێنرێ بۆ پاکردنەوەی برینێک یا با بڵین کاتێککە تۆ خوێنبەربوونێک کۆنتڕۆڵەکەی بۆ نمونە ئەتوان بخەیە سەر خوێنبەربوونەکە و پێی کۆنتڕۆڵکەی یا ئەتوانی شوێنێکی پێبسڕی لە کاتی دوورینەوە لە کاتی خوێنبەربوونەکانە. هیچێک لەو مادانی تر کە ئێمە ئیشمان پێیەتی ئێمە پێڵێن موادی تاقیم یا ئەنتیسەپتیکی پێوترێ ئایۆدینە کە لە کاتی هەنێ حاڵەتی بریناری و ئەو بابەتانە من سوودی لێبینم کەواتە تەمان بە قەباری جیاواز هەیە و بە پەیتی جیاواز هەیە و بە خەستی جیاواز هەیە. ئەمە کە بەدەستی ئێمەوەیە بڵێن خەستێکی 4 ئایۆدینی تایە یا بە زمانی کوردی خۆمان کە یۆدی پێوترێ بەکارهێن بۆ تاقیمکردنی هەندێک جۆری برین کە ئێمە سوودی لێ دەبینین. گیراوەیەکمان هەیە کە گیراوەی نۆرمالسەلاینی پێوترێ NaCl خوێی کلۆریدی سۆدیۆمی تایە بە ڕێژەی 0.9 کەمە پاکەرەوەیکی زۆر باش. ئەمە تاقیم نییە تەنها پاکەرەوەیە و باشترین هەڵبژاردەیە بۆی کە لە کاتی حادثە ڕووداوەکان یا لە کاتی تەواریەکان یان لە هەر کاتێکی تێمە برینێکی پێ پاکین و چکە لە خوێ پێگاتوە کە خوێ پاکەرەوەیکی زۆر باش ئەتوانین سوودی لێبین. هەر ئەمە وەکو مغازیش بەکارهێنرێ کەسێک زەختی دابەزیان پێویستی بە خوێ و فلزەکانە ئەتوانین تێبکەینەوە. یەکێکی تر لە کەلوپەلە زۆر گرنگەکانی ناو جانتای فراگوزاری کە پێویستە هەبێت بابەتی کۆڵد پاکە یان ئایس پاک یان سەهۆڵ با بڵێن. تاوان ئەمیش دوو جۆری هەیە بە دوو جۆر توانین دروستی بکەی. هەندێک جار خۆت لە ماڵەوە توانین دروستی بکەی واتە بێنی سەوڵێکی عتیادی چۆن لە قاپە سەوڵەکانی خۆمانە هەیە بکەیت ناو پارچە خاولێک یا پارچە قوماشێکەوە چکە نابێ ڕاستەخۆ سەوڵ بین لە پێستەوە چکە دامەجی سکینەکە چکە پێستەکە تێگەیە چکە زیانی پێگەێنێ
ئەگە سەهۆڵمان بەکارێنە پێویستە بیپێچینن لەو پارچە خاولێک یا پارچە پەڕۆیەک یا پارچە نایلۆنێکە بۆی کە ڕاستەخۆزیانمە پێستەکە نەگەێنێ یان هەی ستاندارد ناو جانتای فریاگوزاریە دروست کراوە پێوترێت کۆلد پاک یان ئایس پاکی پێوترێ ئەمە ساردە و من سەهۆڵ دوو گرنگی هەیە ناو جانتای فریاگوزاری سەرەتایە یەکەمینیان هەڵاوسانم بۆ کەمەکاتەوە شوێنێک هەڵاوسانێکی هەیە یان کەسێک شکاوێکی هەیە هەتا گەێنمە خەستەخانە هەڵاوسان و ئازارم بۆ کەمەکاتەوە چکە بۆ ڕێخوانەکان دەستکاتەوە بەمەش خوێنکەمە چێ بۆ ناوچەیە و هەڵاوسان کەمە بێتەوە و ئازاریش کەمەکاتەکەواتە سەهۆڵ گرنگێکی زۆر باشی هەیە بە زمانی پزیشکی ئەمە نازان بە کوردی وەزان بەرامبەرەکەی بە تەواوەتی وازح نییە بەڵام ئەمە تویزەری پێوتە تویزەر ئەمە بەکارەندرێ ئەگەر ناو برینەکە فەڕین بەدیەک هەبوو واتە شتێکی نامۆ هەبوو توانی پێی دەرکەی یان لە کاتی دوورینەوە شتەکانی یان شتێک لایەکی پێستەکەی پێری بۆ لاکەی نزیکەکەیتەوە وەکو ڕۆبۆرتێکی دەستی توایە کە توانم سووری لێ ببینم یەکێک لە کەلوپەلە گرنگەکانی ترینا و جانتای فریاگوزاری سەرەتایی ئەویش ئەوەیەکە ئەم پلاستەرێک ئەموتان دڵنیام بینوتانە و لە ژنەی ڕۆژانەتانە سووتان لێبینێ کەواتە پێویستە من پلاستەریش یان مێدیکەڵ تەیپیشی پێوترێ پێویستە پێم بێت یەکێکی تر لە کەلوپەلە گرنگەکانی ناو جانتای فریاگوزاری سەرەتایی جێگیرکەرە یا بە زمانی پزیشکی ئێمە پێڵێن سپلینت ئەم سپلینتە خۆی ئەوە پێچراوەتەوە پارچە پلاستیکێکی ڕقە مەرجەکە ڕق بێت چونکە تۆ گرنگی شکاوی لە دەروی خەستەخانە کە من ئیشی بۆ کەم تەنها جێگیرکردنە من ناتۆمە شیعب بگرم من ناتۆمە عەمەلیات بکەم لە دەروی خەستەخانە من دکتۆری ئیخساییم نییە تاوەکو هەنێ تەداخولات هەیە بیکەم بەڵام تەنها ئیشی من ئەوەیە کە لە دەروی خەستەخانە من چی بکەم من ئەو پەلە جێگیر کەم ئەو پەلی کە شکاوە من بە سپلینتێک جێگیری کەم یاشتێکی ڕقی بۆدامنێم تەمەمە ئەکرێتەوە بەم شێوازە ئەتوانین بە سایزەکانی دەست و قاچەکان و پەنجەکان دروستی بکەیت و واتە بچووشکیتەکە بۆ نەشکایە لە دەستا هەبێ منە بە سپلینتەکە من شێوازە بچووکەمەوە بەڵام مەرجە لە کاتی دانانی ئەم سپلینتە ئەبێ جونگەی خوارشکاویەکەەوە جونگەی خواروش جونگەیەک سەرۆشکایەکە و جونگەی خواروشکایەکە بگرێتەوە کەواتەم پێوترێ سپلینت بە زمانی پزیشکی بەڵام بە زمانی کوردی خۆمان ئەتوانین ناوی لێ بنێن جێگیرکەر تەواو سپلینتە جۆری زۆرە بۆ نمونە ئەمەشمان هەیە توانین کە سوودی لێ بینە کاتی بەرەکانی جەنگە شتێک بۆی کە شکایەکە نەجوڵە علمی شکاوی لە دەروی خەستەخانە زیاترەوەی کە ئێمە هەدەفمەوەی کە نەجوڵێ ئەمەش هەجۆرێکی ترێتی کە توانم سوودی لێ ببینم یەکێکتر لە کەلوپەلە گرنگەکان گۆزی ڤازلینی پێوترێ ئەمە چەورەم گۆزە هەموو کەس کە بە کوردی خۆمان بڵێ گۆزە چەورەکەی ناسێ هەندێک جۆری بریناریم هەیە بۆ نمونە سوتاوی جۆرێکە لە بریناری ڕەنگە نتوانی گۆزێکی وشکی ئاڵبوو بەکاربێنین چونکە لیکە بە برینەکە پێستەکاڵەکەنە دوایی ئیزعاجیەکان نەخۆشەکە ئەتوانین ڤازلین گۆز بەکاربێنین گۆزێکی چەورە و ئەخێسە برینەکە و باندەجینەکەی لە دوای ئەمەوە بۆی کە بە ئاسانی لێبێتەوە بابەتێکی تر کە ئەمە مێدیکەڵ گڵۆڤسی پێوتە دەستکێشی پێوترێ تکامان بۆ هەموو کەسێک هەیە لە هەر ئیشتێکی پزیشکیت کە خۆت پزیشکیت یان ناپزیشکیت دەست بەر خوێنکە و دەست بەر شلەی نەخۆشکە یان باڵی فلودەکان کە و پێویستە دەستکێشێکی لە دەستا بێ و بەکاری وێنی چکە مەچێتە قاڵبی ئەو کەلوپەلانی کە پێیانترە پێرسنەڵ پرۆتاکتیڤ ئیکویپمنت واتە کەلوپەلە پارێزەرە شخصیەکان ئەوێ بەکاری بێم چکە تۆ دەست یان جسم بەر جۆرەها شوێنی نەخۆشەکەی دەست بەر جۆرەها شلە و خوێنی نەخۆشەکەوێ خوانە خواستە نەخۆشە لەڕی خوێنەوە نەخۆشی کێ بێ ڕەنگە بۆ تۆ بگوازێتەوە مشکل بە دروستە کەواتە ئەبێت دەستێشمان لە دەستا بێ یەکێکی تر لە کەلوپەلە گرنگەکانی ناو جانتای فریاگوزاری سەرەتایی ئەمە تۆڕنیکای پێوترێ بە زمانی پزیشکی بێتە تۆڕنیکیت ئەوانەی کە خۆیان پزیشکی بن کە کاتێک جانتایەکیان پێێتەوان کامەلەشتیشیان پێ لە کاتی حادثە ڕووتاوەکانە کە نەخۆشە زەختی داوە بۆ زیان فلودێکی زۆری لێ ئەڕوا یا خوێنێکی زۆری لێ ئەڕوا کەسی پزیشکی ئەتوانم کە کەسی ناپزیشکی تەحەدی قورسە ئەمانەکە بە زۆکو ناساندنێک ناو جانتای فریاگوزاریە کامەلە دانێ بۆ کەسێک پێویستە تۆڕنیکای هەبێ و کانۆلەیش کاتان لێکن ئەبێ سایزە گەورەکان بەکاربێن لە کاتی حادثە ڕووداوەکانە ئینشاءڵڵاوە لە کاتی ئەڵلقەی خوێنبەربوونەوەتان باس دەکەین کە پێویستە چ جۆری کامەلەیەک دابنرێ و بۆ ئەبێ کامەلێکی گەورە بێ بۆ منە یەکێکتر لە کەلوپەلە گرنگەکان کە ناو جانتای فریاگوزاری ئەبێ هەبێت ئەمە ناو پاکێجین کراوە ناو ناوێنەکە پێچراوەتەوە نابێت تاقیمەکەی تێکچێ بەڵام بۆی کە ئێوە ببین ئێمە دەرمان هێناوە ئەمە بە زمانی پزیشکی ئێمە پێڵەن ئەیروی یان ورتر بڕۆین پێڵن ئۆرۆفەرنجیال تیوب
ناوکی خۆی بە خۆتی ئۆرۆ فارنجال تیوب واتە لە دەم ئۆڕۆ تا فارنکس تا گەر و ئەڕوات بۆ کردنەوەی بۆری هەوا بەکارێنرێ بۆی کە بۆری هەوا بەکراوی بمێنێتەوە زمان هەڵنەگەڕێت یا کەسی زمانی هەڵگەڕاوەتەوە بەمە ڕزگاری ئەەکەی بۆ نمونە یا کەسە تووشی گەشتکە بووە بۆی کە بۆری هەوای کراوە بێەوە زمانی نەگەزێ قەبکە بەما بووی کە زمانی تووشی کێشە نەبێت ئەتوانین بەکاری بێن ئەمە چۆیسێکی زۆر گرنگە کە پێویستە لە ناو جانتای فریاگوزاریە هەمان بێت. یەکی تر لە کەلوپەلەکان هەچەندمە بۆ کەسانی پزیشکی زرێتەوە هەموو کاتیش ڕەنگە نتوانین سوود ببینین بەڵام هەندێک حاڵەتوان هەیە بەرەکانی جەنگە یان جوزانم شوێنێکی دوورە خوێنبەربوونێکی ئەتوانین بیوەستەینەوە خوێنبەرێکی تەقەڵێکی لێدی یان با بڵین دوورینەوەی کە کەمی ئەوێت بە تەقەڵێک نەجاتە بێ بۆی کە خوێن زۆر نەڕوا ئەم سێتە پێوتە سوچرین سێت واتە سێتی دوورینەوە کەمە هەموو کەلوپەلەکانی تایە و ئەتوانی سوودی لێ ببینی. کەلوپەلێکی ترمان هەیە پێوترێ ئەبدۆمینەڵ پاک خوانە خواستە کەسێ ڕێخۆڵی هاتووە لە کاتی حادثە ڕووداوەکانە ئەمە هەر ناوکەی خۆی بەخۆیەوە پێوتە ئەبدۆمینەڵ پاک واتە تۆ بۆ منتیقی ئەبدۆمین بەکارێنی کەسێ ڕێخۆڵی هاتووە دەرەوە لە کاتی حادثەیەکە ئەتوانین بیخەیتە سەری و باندەجین کەیت و نابێ ڕێخۆڵۆشەکە بخەیتەوە ناوە ئەو لە کاتی خوێنبەربوونەوە تەواوەتی باسێکن. کەلوپەلێکی ترمان هەیە کە بە کوردی وابزان پێی ئەڵێن تەوقیمل یان بە زمانی پزیشکی پێتە نێک کۆڵەر نێک کۆڵەری پێوترێ بەکارێنرێ بۆ فیکسیشنی مل واتە بۆ جێگیرکردنی شکاوی لە کاتی حادثە ڕووداوەکانە یا با بڵین یان جێگیرکردنی ئەگە کەسێک ملی بەرکەوتووە بۆ نە ئێمە هەمیشە وتومانە لە هەموو ئەڵقە بەرنامەکانە باسی ئەومان کردوکە جوڵاندنی مل هێڵی سوورە لە کاتی حادثە ڕووداوەکانە مل نابێ بەربێتەوە ئەی بەچی من جێگیری کەم بەچی وا بکەم نەجوڵە بەم نێک کۆڵەرە ئەتوانم جێگیری کەم و لە کاتی گواستەوەی نەخۆشە هەمیشە نەخۆش پێرەوەی کە بیگوازیتەوە پێشەوە کە هەڵی بگریە بێت نێک کۆڵەرمان پێ بێت ئەوان جۆری جیاوازی زۆرە ئەمەش جۆرێکی تر لە نێک کۆڵەر کە ئەتوانم سوودی ببینم و بەکاری بهێنم و هەنە جار هەیە من پێویستم بە فەیس ماسکیشە ئەم ماسکانە بەکار بێنم کاتی کۆڕۆناکە و کاتێکە نەخۆش ئەوانی کە کۆڕۆنایان هەبوو ڕسکی بڵاوبووی نەخۆشیەکان ڕاستەوخۆ هەبوو لە ڕێی کۆچینە گیان پژمینە شتێکەوە نەمتوانی سوود لەمە ببینم. ئەمە تا حدێک کەلوپەرە گرنگەکان بوو یەک کەلوپەی ترمان هەیە کە زۆر گرنگە ئەمیش پێی ئەوترێ ئارتریال تۆرنیکیت بە زمانی پزیشکی ناوکەی خۆی بە خۆیەتی تۆرنیکایە بەڵام جۆرێکی تر وەکاڵیت ئارتریال واتە بۆ خوێنبەربوونێک کە خوێنبەر بڕاوێ یان خوێنبەربوونێکی گەورە بیگەنجریمان هەبێ جاری وایە تو ناتوانیت تەنها بەدایانی گۆزێک و باندجێ خوێنبەربوونەکە بوەستەینەوە خۆ نەخواست کەسێک هەیە کە دەستێکی پەڕیوە قاچێکی پەڕیوە دەستامتین سەر و شوێنی پەڕیوەکە یان شوێن ئەو شوێنی کە لا چۆ باوڵێن یا فیشێکی بەرکەوتووە لە کاتی خوێنبەربوونە باس دەکەین ئەتوانی دەستامتین سەر و ئەوە ئەم ئارتریال تۆرنیکیتە بپێچی ببەستی بە تۆنگی وەکی خوێنکەم چێ بۆ ناوچەیە و زوو کۆنتترۆل بێ و کەسەکە لە مردن ڕزگاری بێت چونکە چی لەوکارەکان کە تۆ خوێنێکی زۆر لێ بڕوا بەرە شۆکی ئەڕۆی شۆکیش بەرە ئۆڕۆ وردوت لێداین دڵکەمە بێتەوە کەسەکە تووشی دڵوەستان و ئەم بابەتانە ئەبێت. جاری وایە کەسێکی پزیشکی بیخۆت پێویستمان بەم تێستی وبانە هەیەمە بۆ مختبەر بەکارن بێ کەسێک فەحسێکی خوێنی هەیە یا جاری وایە لە بەرەکانی جەنگای بۆ نمونە هۆسپیتاڵێکی بچووکی لێیە با بڵێن تاوارێکی بچووک هەیە فەحسی خوێنوشتی تیاکە خێرا خوێنەکەەوە لەم کەسە وەرگیری خیتنەوە تیبەکەەوە بۆ کەسەکەی ئەنێری و ئەمەش جیازی ئاڵتایە کە ئینفیوژن سێتی پێوترێ ئەگە من چووم مغەزێک یان فلوتێکم هەڵواسی بۆ کەسەکە ئەم ئینفیوژن سێتە ئەم جیازی ئاڵتا ئەم سۆندەی پێدانە بەکارێنم بۆ گواستنەوەی شلەکەمان. کەلوپەیەکی ترمان کە ئەمی زۆر گرنگە بەڕاستی ئەمە بە زمانی پزیشکی پێڵێن تراینگولەر باندێج واتە لە چکی سێ گۆشەوازان بە کوردی شتێکی وای پێ ئەوترێ ئەمە ئەتوانم بەکار بێنم بۆ هانگینگ واتە بۆ هەڵواسین کە تۆ پەلێکی شکاوی و جێگیر کرد خۆ نابێ بەربێتەوە ئەبێ ئەم شێوازە هانگینێکی واتە هەڵی بوازی بەچی هەڵیواسم بە تراینگولەر باندێج و لە کاتی شکاویە شێوازی بەستنەکەی تەمەباسەکە ئەمە تا ئێستا باسی کەلوپەلەکانمان کرد سەپلایەکان و ئیکویپمنتەکان لە جانتای فریاگوزاری سەرەتاییە هەبێ هەندی دەرمان هەیە ڕێگە پێدراونی هەموو کەس بیزانی هەموو کەس ئەوەی بکە بۆیە زۆر فۆکەس ناخینە سەری چکە بابەتێکی پزیشکی ئەمە یەکێک لە بابەتە گرنگەکە کە ناو جانتای فریاگوزاریە بێ مدیکیشنە باسی سەپلایەکانمان کرد دەرمانەکانی تەواوی پێویستە ناو جانتایەکەی بەڵام مەرجە کەسەکە پزیشکی بە چکانە دەرمانی تایە کەسی ئەستایی ناتوانێت مامەڵەیان پێوە بکات کۆمەڵە مەڵهەمات و کرێم و ئەوانە بۆ ئەوکو ئەنتیبایەتی وەکو دژە هەوکردن برینارێکە تێپی چەورەکە یا شتێک یا مۆیچرایزینگ ئێجنتێک واتە موادێکی شێدار کرد بۆ بریناریەک یا کەسێک ئەسووتێ بۆ منە پێویستی بە بەنجێکەمە لیدۆکاین جێڵەوەکو بەنج بەکارهێنم
ئەمان هەموو ئەتوانم سوودی لێ بینم و بە هیوای سوودی ئینشاءالله.